جیاواز لە ڕۆژانی ڕابردوو سەیرکردنی سروشت و ناوچە گەشتیاریەکان دڵخۆشت ناکات چونکە لە هەر ڕێگە و گۆشە و قەراغێک دەڕوانیت پاشماوەی گەشتیاران فرێدراوە و ژینگە جوانەکەی شێوێنراوە. هەر هاوڵاتی و خێزانێک بیەوێت وەک گەشتیار سەردانی ئەم ناوچەیە بکات پێویستە ساتەکانی سەرەتای گەشتەکەی بە پاکردنەوەی شوێنێک بۆ ئەوەی بتوانن ڕۆژێکی دوور لە جەنجاڵی و لە ناو سروشت بەسەر بەرن سەرقاڵ بێت. وەڵی هیوادارم سروشتەکە زۆر جوانە نەیشێوێنرێ ئەو خوای گەورە بارانە ڕەحمەتەی ناردۆ و سروشتە جوانەی ئەوەیتر جوانتر کردووە لە خوا بەزیابێ ئیتر داوا لە هاوڵاتیانەکەین علاگەیە دوو علاگا بێ لەگە خوانە بیگرن بەدەستخوانە و بیبن لەسەر جادەکان شوێنی خۆڵ هەیە یا هەر سەتڵی خۆڵ هەیە شارەوانی داینەوە بیکەنە سەتڵی خۆڵەکە و ئەمڕۆ هاتی بینیت کە پیسکرابێ ئارەوەڵا ئەوە هی دوێنێ سێریکە بەخوا ئەوە هی دوێنێ سێ ماشەڵا چەند ناشرین کراوە زۆر حیفە بەخوا و لەگەڵ ئەو پیاوە هاتبین بۆ حاڵەتا شوێنێکی خۆمان پاکردەوەتەوە سعاتی خەریک شوێن پاکردنەوە بینم جاکە شوێنی خۆمان داناوە. وەڵاهی سیرکە چی ئەبینیت بە یەک جار نیوەی ماڵەکەی پێچێتوی نێتە دەرەوە بەڵام ئامادە نییە کیسەیەکی خۆڵ لەگەڵ خۆی بێنێ بیکاتە ناو سیارەکە و لە جیاتی دەبە ئاوەکەی کە ئەیێنێ کیسەی خۆڵ بەرێتەوە گوناحە. ئسامنۆکو خۆم زۆرم پێ ناخۆش تەماشاکە چی بڵاوکرا لەم ناوە تەماشاکە ئاگرەکەشتا ئیشەکە جێ هێشتۆ ڕۆشتووە. بەشێک لە گەشتیاران پاشماوەکانیان لە ژینگەکەدا بڵاو ناکەنەوە بەڵکو دەیخەنە نێو عەلاگە و زەرفێکەوە و بەجێی دەهێڵن دواتر بەهۆی بای بەهێز و ئاژەڵی بێلانەوە بڵاو دەکرێتەوە و دووبارە سیمای ژینگەکە تێک دەدرێت. کاسبکارێکیش دەڵێ ئەم جۆرە ڕەفتارانە بووە بە دیاردە و ساڵانە و لە وەرزی گەشت و سەیراندا دووبارە دەبێتەوە. ماچیان نێکردووە وەڵای ئێمە زۆر بەم پێمان ناخۆشەکە ئاوایان نێکردووە ئەوە پاک و خاوێن بێ خۆی بە پاک و خاوێن ڕایگرنسەی چیان لەم ناوە کردو خۆ دیمانەکەی هەمووی دیارە جوان ئەم ناویان چی لێکردووە هەموو ساڵ بۆ شێوەیە ئارە وەڵا هەموو ساڵە بەم شێوەیە ئاوای لێگەن هێتا شوێنی کەمانەیە پاک و تەمی دەبێت وەڵایەیان پێ حەد نین کردووە هەر پیس و گوێهان دیوسەی دیمەنەکەیکەن شوێنی سەیرانی تر نەماوە ناوەڵا شوێنی سێرجا خەڵک ناو پیسیا سەیرانکە. سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ ژینگەشت بەم شێوەیە باسی ئەم دیاردەیە دەکات و پەیامێک ئاڕاستەی گەشتیاران دەکات. ئەبێ یەکەم جاربی لەوە بکەینەوە کە کەمترین خۆراک لەگەڵ خۆمان نابەرینە دەرەوە و کەمترین پاژماوەش لەگەڵ خۆمان نابەرین ئەگەر هاتوو ئێمە ئەم دوو کارەمان کرد ئەو کاتە هیچ پاژماوەیەک یاخود کەمترین پاژماوە لە دوای خۆمان بەجێمێنێ بەڵام بەداخەوە یعنی من پێم سەیرە خەڵکێک بۆ بەسەربردنی کاتێکی تایبەتە چێ بەڵام لە کامان کاتە سەیرەکەی پاژماوەیەکی زۆر لەو ناوانە فڕێدرێ بۆیە تەمەنا ئەکەین ئەو هاوڵاتێ بە ڕێزانەی کە لەوێ سەیرانەکەن یاخود گەشتیاریەکەن بیر لەوە بکەنەوە لانی کەم ئەو پاژماوانەی کە هەیەە بە شێوەیەکی ڕێکوپێک بیکەنە ناو کیسێکی خۆڵەوە. بەهۆی کەمتەرخەمی بەشێک لە گەشتیاران ژینگە پارێزان باجەکەی دەدەن و سەرڕای دواکەوتن و کەمی موچەکانیان بەڵام دەبێت بۆ پاکشکردنەوەی ئەو ناوچە گەشتیاریانە زیاتر لە ڕۆژانی ئاسایی لە ئەرکدا بن. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناوچەی شارباژێر.